عليكم السلام ورحمة الله وبركاته. دنگ زۆر کەزە ئەگەر دەنگی خۆ چاکەی خوا جەزا بێتەوە. وەڵای مەلا پرسیارێکی زۆرم هەبوو تر باش بوو وەرەگرتم. پرسیاری زۆر؟ وەڵاهی مەلا جانەوەی ڕاستی بێک من پیاوم کوشتووە. چی؟ پیاوم کوشتووە پیاو. بەرنەعلەتی خواکەوی وەشی پیاو کوشتووە؟ مەلا مەشروبیشم خواردووە. خواریە قوڵ نەکاوە بۆ خاتی گەورەی خۆی عەزەمەتی خۆی. پیاویش مەلا واز مەلا دوو لە ڕووی جەنابێ کوڕی 18 ساڵ و 19 ساڵیشم کردووە. چی؟ کوڕی 18 ساڵ و 19 ساڵیشم کردووە. ئەستەغفیرڵڵاه. خوایە من ئەو ئەحمەقی چەموشەیە خوای بیکە بۆ خاتی گەورەی خۆت و عەزەمەتی خۆت خوای سەر و ژێری کە و تۆڵی چی ئەحمەق؟ مەلا قوماریشم کردووە. ئەحمەق تۆ چ فعل ماوە بیکەی؟ وەرە مەلا قەحفەشم کردووە. خوایە بۆ خاتی گەورەی خۆت و عەزەمەتی خۆت سەر و ژووری کەی. خوایە لە ناوی دەمی بەی. مەلا مەشروبیشم خواردووە. ئەحمەق تۆ ئەم هەموو فەسادیە لە شۆ هێناوە؟ مەلا تۆ لە نیەتی دڵی من تێ ناگەی. ئەوە تکتەکەیە تکتم بڕیوە ئەچم بۆ حەج. ئەوە تکتەکەیە. هەی ساختە چی؟ هەی لەبان چی؟ ئەزانی بەهەشت بەدڵنی ئەم هەموو فعل و فەساد والێم خۆشە بێت. ئەی ساختە چی؟ شەر بێ دوعاو بۆ بکەم. شەر بێ دوعاو بۆ بکەم لای بەردە ڕەشەکە بەس پێم بڵێ. ئەی ساختە چی لەبان چی؟ ئەزانی بەهەشت بەدەست بێنی ئەم هەموو فعل و فەسادینە کردو ئەنجا تۆ بڵ کرد. مەلا دوعاو بۆ بکەم خوا پڕ بم قاسەیە پارە و باتێ بەس خوالێم خۆشە بێت. ئینشاءڵڵا خوا دانەیەکەیە بە تۆ دوانی شەیە بە من بە ئیزنی خوا. بەس ئەگەر تەوبەی نەسوح بێ ئەگەر تۆبەکە و تۆبەی نەسوح بێ ئینشاءڵڵا. بەس مەلا یعنی تۆبەی نەسوحت کردووە؟ تۆبەم کردووە تکتەکەیە 5 مانە 6 مانە دەستم کردووە بە نوێژ. 6 مانگە نوێژی شەکەی؟ 6 مانە نوێژی. خوا گریکا بە گەوری خۆی عەزەمەتی خۆی خوا لێ خۆش بێت. بەس بەخوا ساختە چیت بەشی لێزانی چۆن خۆ پاک کردوێتەوە. یعنی حەجی شەکەی عەمرە شەکەی؟ وەڵڵاهی ئەوە تکتەکەیە مەلا دۆ من ئەوە تکتەکە و پێبزانێ ماڵە ئەوە تکتەکە بۆ خاتی گەوری خۆت و عەزەمەتی خۆت خوایە بیکەی بە نسیبی هەموو موسڵمانێکی خاوەن ئیمان. خوایە بیکەی بۆ خاتی گەوری خۆت خوایە بیکەی بۆ خاتی عەزەمەتی خۆت بیکەی بە نسیبی هەموو موسڵمانێک.